دوای شۆڕشی کۆمۆنیستی ماوتسێتونگ لە ساڵی 1949 چین گۆڕانکاریەکی گەورەی بەخۆیەوە بینی. حکوومەتی کۆمۆنیستی دامەزرا و حکوومەتی پێشووی چین پاشەکشەی بۆ تایوان کرد. شۆڕشگێڕەکان لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە بە فەرمی ناسێنران، بەڵام ئابووری ڕۆژ بە ڕۆژ لەژێر دەسەڵاتی ماوە خراپتر بوو. کاتێک ماوتسێتونگ لە ساڵی 1976 مرد، ئابووری چین تەنها نزیکەی 150 میلیارد دلار بوو، بەشێکی زۆری دانیشتوانی لە هەژاری تۆندا دەژیان. بەڵام ئەمڕۆ ئابووری چین زیاتر لە 18 تریلیۆن دلارە و بووەتە دووەم گەورەترین ئابووری جیهان. ئەمە وای کردووە کە چوارچێوەی پەیوەندی نێوان چین و ئەمریکا بچێتە خانەی ڕکابەری زلهێزەکانەوە. زۆرێک لە شیکەرەوان ئەم ڕکابەریە بە جۆرێک لە جەنگی ساردی نوێ دەبینن، بەڵام جیاوازیەکەوەیە کە ئەمریکا و چین لە ڕوویابووریەوە بە شێوەیەکی قوڵ پەیوەستن بە یەکترەوە کە وا ئەکات ڕوبەڕووبوونەوەی ئابووریە و دوو وڵاتە زۆر دژوار بێت. ئەمە فاکتەرێکە کە لە شەڕی ساردی نێوان ئەمریکا و سۆڤیەت دابوونی نەبوو. ناکۆکیەکانی نێوان دوو وڵاتەکە دەتوانرێت بە دوو بەشدا بەش بکرێت. بەشی یەکەم بریتیە لە ڕکابەری تەکنۆلۆژیا و ئابووری وەک ململانەی لەسەر مایکرۆچیپ، زیرەکی دەستکرد، دەریای چینی باشوور و پرۆژەی جادە و کەمەرە کە چین بەهۆیەوە هەوڵدەدات نفوزی ئابووری و سیاسی خۆی لە جیهاندا فراوان بکات. بەشی دووەم بریتیە لە بابەتی استراتیژی و ئاسایشیەکان، بە تایبەتی تایوان و هەروەها پەیوەندی چین بە ئێرانەوە. ئەمریکا هەوڵدەدات پێش بەگەشەی هێزی سەربازی و نفوزی چین بگرێت، بەڵام چین ئەو هەنگاوانە بە هەڕەشەیەک بۆ بەرژەوەندیەکانی خۆی دەبینێت. هەروەها بەرنامەی ناوەکی و موشکی کۆریای باکوور یەکێکی ترە لە بابەتە هەستیارەکانی نێوان واشنگتن و بەیجینگ، چونکە ئەمریکا داوای فشارێکی زیاتری چین دەکات بۆ سەر سنووردارکردنی پیۆنگیانگ، بەڵام چین لە هەمان کاتدا نایەوێت ڕژێمی کۆریای باکوور بڕوخێت و ناهاوسەنگی لە سنوورەکانی دروست ببێت. لەگەڵ ئەوەشدا هەندێک بوار هەن کە بەرژەوەندیەکانیان لێک نزیک دەبنەوە، وەک بازرگانی نێودەوڵەتی، گۆڕانی کەشوهەوا و پاراستنی ئارامی ئابووری جیهان. هەردوو وڵات دەزانن کە هەر ئاڵۆزیەکی گەورە لە نێوانیاندا کاریگەریەکی جیهانی دەبێت. لە بابەتی رووسیادا هەرچەند ئەمریکا و چین لە دوو بەرەی جیاوازن، بەڵام هەردووکیان بە شێوەیەک هەوڵی پاراستنی هاوسەنگی هێز دەدەن. چین نایەوێت رووسیا بە تەواوەتی لاواز بێت و ئەمریکاش نایەوێت هاوپەیمانیەکی تند لە نێوان مۆسکۆ و بێجینگ بێتە ئاراوە. بۆیە پەیوەندی نێوان ئەمریکا و چین هێشتا لە نێوان ڕکابەری، هاوکاری و هەوڵدان بۆ ڕێگری لە ململانەی گەورەدا دەسوڕێتەوە. هێنری کیسنجەر، دیپلۆمات و بیرمەندی ناسراوی ئەمریکی، لە کتێبێکی بە ناوی سیستەمی جیهانیدا دەڵێت سیستەمی ڕۆژاوا و سیستەمی چین لە بنەڕەتدا جیاوازن. بەپێی ئەو سیستەمی ڕۆژاوا پلۆرالیستیە، واتە جیهان بە کۆمەڵێک هێز و دەوڵەتی جیاواز دەبینێت، بەڵام سیستەمی چینی مۆنۆلیتە، واتە جیهان بە شێوەیەکی ڕێکراو دەبینێت کە ناوەندێکی بەهێزی هەیە. ئەم جیاوازیە نیشانیەوەیە کە هەردوولا بە شێوازێکی جیاواز ماف و هێز و ڕێکخستنی جیهانی لێک دەدەنەوە. لەم چاوپێکەوتنەی ترامپ بۆ چین، شی جینپینگ سەرۆکی چین جارێک وتی پرسیارێکی گەورە بۆ چین و ئەمریکاوەیە کە ئایا دەتوانن لە تەڵەی توسیادس ڕزگار بن. ئەم دەستەواژەیە لەلایەن بیرمەندی یۆنانی کۆنتوسیادس داهێنراوە و ئاماژە بەوە کاتکە لە بارودۆخێکدا کە هێزێکی نوێ کە ئەو کات ئاتین بۆ سەر هەڵدەدات و هێزی زاڵی پێشوو کە ئەو کات سپارتا بووە هەست بە مەترسی دەکات، ئەبێتە هۆی شەڕ و ئاژاوە لە نێوانیاندا. ئەمڕۆ زۆرێک لە شیکەرەوان پێیان وایە پەیوەندی نێوان ئەمریکا و چین بە جۆرێک لە ڕکابەری ئەو دوو جۆرە هێزەیە. بەڵام ئایا ئەو قسەی شی ئاماژەیە بەڕواڵەتی چیرۆکەکە و مەبەستیەوە یەک ئەمریکا و چین لە شەڕ پارێز بکەن، یان زیاتر ئاماژەیە بە کۆتایی چیرۆکەکە و سیگناڵێک بۆ ئەوەی کە هەردوو لا ئەبێ وشیاری لایەنی سێهەم بن. ئارەش ساڵح، دەنگی ئەمریکا.